بینەرانی یازی سڵاوتان لێبێت بەرنامەی بەدۆداچوون لە قەزای سۆرانە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای ئەم ناوچەیە و هاوسنگ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەگوترێت ڕۆژ بە ڕۆژ بازرگانیکردن بە مادەی مخدرات و بەکارهێنەرەکانی لەم سنوورەدا ڕوو لە زیادبووندایە. دەمانەوێت بزانین کێنە و کەسانەی لەم سنوورە بازرگانی بە مادەی مخدرات دەکەن و کێ لە پشت ئەم جۆرە بازرگانیکردنەوەیە. دەستگاکانی ئاسایش و لایەنە پەیوەندیدارەکان چ هەوڵێک دەگرنە بەر بۆ ڕوبەڕووکردنەوەی ئەم دیاردەیە و زادانی ئەو کەسانەی بازرگانی بەم جۆرە مادانەوە دەکەن. ئەم مادانە چۆن دێنە هەرێمی کوردستان و کێ لە پشت ساختکردنەوەیانە. ئەمانە و چەندین تەوەری دیکە لەم بەرنامەیەدا بەدۆداچوونیان بۆ دەکەین تا کۆتایی لەگەڵماندا بمێننەوە. بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان یەکێکە لەو بازرگانیە گەورانەی لە دوای هەریەکە لە بازرگانەکانی نەوت و چەک لە جیهاندا پلەی سێهەمی گرتووە. ئەگەرچی هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی دراوسێ ڕێژەی ئەم بازرگانیکردنە و بەکارهێنەرەکانی کەمترە و لە سنوور دەرنەچووە، بەڵام لە بەشێک لە ناوچە سنووریەکان بۆتە پیشەیەکی ترسناک و ناوەندێک بۆ بەکارهێنان و بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان بە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستاندا. لە سنووری قەزای سۆرانین یەکێکە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا دراوسێیە. خاوەنی مەرزێکی نێودەوڵەتیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە بە مەرزی حاجی ئۆمەران ناسراوە. بەپێی زانیاریەکانی بەرنامەی بەدۆداچوون و ئامارەکانی گرتن و دەست بە سەرداگرتنی مادە هۆشبەرەکانەوە لە ئێستادا ئەم ناوچەیە بازرگانی بە مادە هۆشبەرەکان بۆتە دیاردە و بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. مامۆستایەکی زانکۆی سۆرانە هەستکردن بە مەترسیەکانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و بەکارهێنەرەکانی وای لێ کردووە شەو بخاتە سەر ڕۆژی و بەردەوام هەوڵی بڵاوکردنەوەی هۆشیاری و گەیاندنی مەترسیەکە بەلایەنە پەیوەندیدارەکانی ناوچەکە بدات لە خەمی پاراستنی کلتور و ئاین و شیرازەی کۆمەڵایەتی خێزانەکان دابێت. ئەو دەڵێت ئەگەر ئیرادەیەکی بەهێز بۆ ڕوبەڕووبوونەوە و دەستگیرکردنی بازرگانەکانی مادەی هۆشبەرەوە لە سنوورەکەیان نەخرێتە گەڕ، ئەوە لە داهاتوودا ناوچەکەیان ڕوبەڕووی هەڕەشەی گروپە بازرگانیکەرەکان و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەبێتەوە. مادە هۆشبەرەکانێکە لەو مادە ترسناکانی کە لە هەموو دنیا بازرگانی پێواکرێ، یەکێکە لە چوار تەنگژەکانی جیهان شان بەشانی هەرێکە لە بۆمبی ئەتۆمی و هەژاری و پیسبوونی ژینگە و هەروە مادەی هۆشبەری چوارەمیانە و هەروەها بازرگانی لە ڕادەبەدەری پێکرێ بە حکمی ئەوەی بە سێم بازرگانی کردندانرێت دوای نەوت و چەک کەواتە شتێکی زۆر زەبەلاح و گەورەیە و دیاردێکی زۆر ترسناک و خەتەرناکە لە داهاتوودا ئەکرێ زیان بە ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی بگێنێ و شیرازەی کۆمەڵگە و بنیادی کۆمەڵایەتی هەڵبۆشێنێتەوە. ئەمە خەتەرێکی گەورەیە و بە تایبەتی تریش لە بە حکمەوەی لە هەرێمی کوردستان شوێنێکە وەکو ترانزیت بەکارهێنرێ بۆ ناوچەکانی تری جیهان بە تایبەتی لە ئەفغانستان و ئێران بۆ ئێرە تێپەڕ ئەبێ بۆ وڵاتانی تر خەتەرەکەی گەورەترە. هەرێمی کوردستان بۆتە ناوەندی بڵاوکردنەوەی مادانە. هۆکار زۆرن یعنی یەک لەوانێک کە بوونی ببوورە یعنی نەبوونی حکوومەت باڵێم دەوڵەتێکی سەربەخۆ زیانی گەورەی بە هەرێمی کوردستان گەیاندووە بەڕاستی، بەڵام ئەوە تاکە هۆکار نییە. ئێمە لە مانتیقەیەکە ژین کە شوێنە جوگرافیەکەی لەبارە بۆ ئەوی خەڵک بە ئاسانی پێی بگا. ئەمە هۆکاری سەرەکی خۆم ئەیگەڕینەوە بۆ خودی حکوومەت بەدەرەجێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی کەم تەرخەمە. لە سەرەتادا هۆکارەکە ئەوە بوو لە ساڵی 91 لەو کاتێک کە ئاوەرەکانی ئێران گەڕانەوە کەم تەرخەمی هەیە یان کەسی پلە باڵا لە پشتم بازرگانیکردنەوە باسی ئەەکەم کەم تەرخەمی هەموو شتێکە گرێتەوە ئێستا بە وردی باسی ئەەکەم. یعنی یەکیان ئەوە بوو کە ساڵی 1990 کە ئاوەرەکانی ئێران گەڕانەوە هەندێکیان هەڵگری ئەم عقلیەتە بوونەوە بەکارێنە هێنانە ئەو کۆمەڵگەیە
چکە وەکو دیارە هەتا ساڵی 2023 عراقێک بوو لە وڵاتانی کە بە پاکترین وڵاتان دانرا لە ڕووی مادە هۆشبەرەکان هەرچەندە شوێنێکی استراتیژیش بوو بۆ گواستنەوەی ئەومە لە دوای پرۆسی ئازادی ئەمە زیاتر بووە بەڵام لە کوردستان لە 91ەوە ئەمە ڕوویدا وهروها هاتنی بازرگانە ئێرانیەکان هاتنی کرێکارانی ئێرانی وهروها کەم تەرخەمی و بێباشی حکوومەت هەرێمیش ڕۆڵێکی زۆر باڵای هەبوو ئەگەر ڕاستکەتەوێ من بەخۆ بە دوو فاکتەری سەرەکی پێم وایە وای کردو کە ئەمە زۆر زەق بێت و ئەو خەتەرە گەورەیە بەرەبەرە تەشەنە بکات کە بەڕاستی لە داهاتوێکی نزیکدا ئەکرێ کۆمەلگەکە و مدبین بێ بە مادە مخدرات جگە لەوەی کە دیار دەبێت ببێتە کولتوریش و ببێتە هەڕەشە لەسەر هەموو کۆمەلگا یەکیان فاکتەری بێباچی و کەم تەرخەمی حکوومەتە یەک و هەروە بە سیستەم نەکردنی حکوومەتە وەکو ئەمە ئەزانین حکوومەت تا ئێستا توانای ئەوەی نییە بتوانێت تەنیا کۆنتترۆلی ئەو خۆراکانە بکە و داو دەورمانانە بکرێت کە لە دەرەوە ئەخرێنە ناوە هەرێمی کوردستان و بە شوێنی یاسایش تێپەڕابن لەبەرەوەی دەستی باڵای زلهێزەکان و ئەوانەی هێزیان بەدەستە و کۆنتترۆلکارن ئەوانە حکم ئەەکەن یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بەمانای کەلیمە شپرزەیە و هەروەها توانای بەڕێوەبردننی حکوومەت بە تەنیا بە کەسایەتی خێڵەکی ناکرێت پێویستی بە کۆمەڵە خەڵکانی کەنە وشیار و معرفی بن توانای ئیدارەدانیان هەبێت بە سیستەمکردنی وڵات و بە دامەزرانی وڵاتیان مامۆستا گوترێ لەم سنوورەدا بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان بووە بە دیاردا ئەرکی کێیە سنوورێک بۆم دیاردەیەدا بنرێت چکە بەڕاستی دوجار لەوانەیە پۆلی ئەم ئاگرە بەر هەر یەکێک لەم تاکیەم کۆمەلگای بکەوێتەوە کە بەم ڕەهایە ڕێگەی بدرێ بازرگانی مادەکانەوە بکە دەزانی چۆنە ئەمن لەگەڵ دامەکە ئەڵێم دەبێ چاک بکرێت بەڵام ئەو چاکردنە بە کۆمەڵە کەسانە کرێت فعلەن یعنی خەمخۆری کۆمەلگە بن خەمخۆری حکوومەتداری خۆیان بن یعنی جگە لەوە دەبێ عقلی بەڕێوەبردنیان هەبێ عقلی ئیدارەدانیان هەبێ بزانن سیستەمکردن چیە یاسا سەروەری چییە چکەمە وەکو ئەزانین هەموو ئەو کەسانەی کەوا بازرگانی بە مادە هۆشبەرەکانەکان یان ئەوەتە کەسانێکی زلهێز و باڵادەستیان لە پشتە یان ئەوەتە لە ڕێی خزمەتی و حزبایەتی ئەمانە ئازاد ئەکرێن چەند جارێک ئەکرێ یعنی لەسەر هەر تاوانێک لەسەر هەر کردەوەیەکی خراپ کەسانێک کە دەستگیرێکن جارێککە بەر بنەوە ئەمە دووبارە خەتەرەکە گەورەتر ئەکاتەوە چکە خەڵک بێ ئیتر متمانە بەوە نامێنێ یاسا سزای ئەوانە بدا بازرگانەکان زۆر بوون هۆکاری یەکەمی ئەوەیە حکوومەت بێباکە هۆکاری دووەمی ئەوەیە کۆمەڵێ ڕێکخراوی نهێنی و هەروەها تەمویلیشیان لە دەرەوەی حکوومەتی هەرێمە بۆیان ئەکرێ وەکو کەناڵی ڕاگەیاندن و با بڵێم ڕۆژنامە و هەروەها هەتا ڕادیۆ تەلەڤیزیۆنەکانیش تەمویل لە دەرەوە ئەکرێ دەستی نادیار هەیە دێتە ناو کوردستان شت ئەکا حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بوێریەوەینەوە دەستیان بۆ بە ناسراونەوە کەسانە بەبزانەکە وەکو داتا لەبەردەستمەکە لە هەموو عێراق 11400 ڕۆژنامەی نهێنی هەیە تەمویلیان لە دەرەوەیە و هەروەها هەرمی کوردستانیشی تێداوە نزیکەی 167 رادیۆ هەیە لە هەموو عێراق کە تەمویلیان لە دەرەوەیە کۆمەڵی کۆمپانیا و هەروە ڕێکخراوی نهێنی بەڵێ لە هەولێرش هەنا دیاری یعنی ئاشکران شتێکی نهێنی نینە ئەمانە دەست لە هەموو شتێکی کوردستان وەرادەن و حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەوەی بوێری ناکە و توانای بەڕێوەبردنیشی نییە و هەروەها هۆکارێکی تر ئەوەیە کە ئەو کەسانەی لەو شوێنە نەدا ئەندرێن کە خەریکی با بڵێم بنبڕکردنی بازرگانەکانی مادە هۆشبەرن هەندێک جار خۆشیان بچوونەتە ئەم واقعە خۆیان بوونەتە بەشێک لەم باڵم بازرگانانە یان ئەوەتە لەبەر هۆکاری حیزبی و خزمایەتی مەسلەی عقڵێتی خێڵەکی ئەمانە ئازاد کراون یان ڕیان پێدراوە بەڵێ مامۆستا دەبینین زۆر جار ئێمە داتاکان دەبینین گەورسی هەواڵەکان دەبین لە نێوان بەکارهێنەر و بازرگانەکاندا زۆر جار بازرگانەکان ئازاد دەکرێن بەکارهێنەرەکان لە زیندانەکان دەمێنەوە لە ڕووی چۆن دەڵێ چارەسەرەوە ئایا ئەمە چارەسەرە بەکارهێنەر پێویست دەکات جارێککە هاان بدرێت بێتەوە ناو کۆمەلگا یان لە زیندانەکە قایم بکرێت و دووبارە تووشی بازرگانیکردن بە مادانە خۆی ئەگەر بتەوێت هەر کارێک کردەوەیەک حکوومەت بنبڕی بکە ئەبێ سەروەری یاسا بکە هەمووانیش بکەونە ژێر سایە واتە کاتێککە کەسێک هەڵەیەکە کات و تاوانێکەکە ئەبێ سزا بدرێ لە بەرچای هەمووانیش سزا بدرێ بۆی هەمووان بۆیان ببێتە عیبرەت ئەمە ئەزانین خۆی ئەوەی کە بەکاری ئەهێنێ نەخۆشە تاوانبار نییە بازرگانەکە تاوانبارەکە ئەوانەی توش کردووە هەر بازرگانەکانیش نە بەڵکو هەموو ئەو کەناڵە ڕاگەاندانەی کە بانگەشە بۆ شتێکی هاوشێوەی ئەوەکەن بەڵێ پێ ڕەوازی پێدراوە لە دەستگاکان ڕاگەاندن بڵێ بەروێ ئەمە ئەبینین زۆر جار لە ئەفلام کارتونیش وشەی مەشروب خواردنەوە بەکار هێنرێت
زۆربەی ئەوانەی کەوا تووشی مادەی هۆشبەر بوون پێشتر جگەرەکێشیان مەشروبخۆر بوون مادەی کحولیان بەکارهێناوە کەواتە ئەمە ڕێڕەوەکە لەوێ دەست پێکا کەناڵ ڕەنگەکە زۆر عەرزی ئەکەن کۆمەڵ ئەفلامی سینەمایی وەرەوە مسلسلات هەیە زۆر گرنگی بەو لایەنە ئەدرێ شیرازەی کۆمەڵایەتی و خێزانیشی تێک چووە هۆکاری تریش هەن ینی زۆر جار شپرزەی خێزان کەموکورتی ئابووری بۆ نمونە قەیرانی ئابووری دارایی و هەروەها ململانەی سیاسی کەمینەیەکی زاڵ هەموو ئەوانە هۆکارن بۆەوەی کەسێک بۆی خۆی لەو قەیرانانە ڕزگار کە بەنابەتە بۆ شتێک هێوری کاتەوە وەڵام مامۆستا زۆر بە کورتی چی بکرێت بۆ ئەوەی مەترسی بازرگانیکردنی مادە مخدراتەکان کەم بکرێتەوە مرکردین تا ڕادەیە قورسە بەڵام کەمکردنەوە چۆن چی بکرێت ئەوە بخۆی پێویستە پرۆسە بێ حکوومەت هەمووی بە سیستەم بکرێت و پرۆسەشە بە یعنی بە یەک بڕیار چانابێ لە ڕووی یاساییەوە بڕیارەکان تونتر بکرێن لەسەر ئەوانەی کە بازرگانی پێەکەن وەرەوە هەموو ئەو کەسانی کە دەستیان تێداگەر لە ناو حکوومەتیش بن دەبێت سزای تۆن بدرێن باشە تا ئەو کاتێ سزای لەسەر سێدارەدانێش وەروە بە ئەوانەی کە نەخۆشن ئەبێ سنتەر و شوێنی معنی بکرێتەوە نەخۆشخانە بکرێتەوە بانگەشت ئەو خەڵکانە بکرێ وشیارێکی گشتی لە ناو ڕاگەنەکان بکرێ ئەو کەسانی کە دووچاری بوون شەرم نەکەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەتا کۆمەلگا ئەوانە بە نەخۆش دابنێ ڕسوانە بن لە ناو خەڵک بۆی بێن و خۆیان چارەسەرکەن چکە زۆربەی ئەوانەی کە توش بوون دووچاری ئەمە بوون پەشیمانن هەوڵش ئەدەن بنبڕیکەن بەڵام توانای ئەویان نییە یان لەبەر با بڵێم دابوونەریتی کۆمەڵایەتیان ئەوەیە لەبەرەوەی کە ئەو توانای نازانێت چۆن ینی بنبڕیکە و هەروەها جگەل هەموو ئەوە یعنی کەواتە یەکەمیان وشیاری کۆمەڵایەتی زۆر گرنگە وشیاری ئیداری زۆر گرنگە یاسا سەروەری زۆر گرنگە و هەروەها کەسانی شاو لە شوێنی شاو بن کە توانای بەڕێوەبردننی ئەو کارە قورسیان چکە بەڕاستی ئەرکێکی قورسە کەسێک کە لەوێ ئەبێ مادەی هۆشبەر ئاڵوگۆڕ پێەکە زۆرجە بۆ سزای سیاسیش بەکار هاتووە کاکە یعنی مادەی هۆشبەر خۆی ئەکرێتەوە تەنیا لە پێش بێ خوی پێوە بگری باشە یعنی ئەمە خەتەرە ئاسان نیە لە هەمووانیش پێم گرنگتر چووکە وەکو ئەو داتانەی لەبەر دەستمدا بوونە ئەوانەی پێوەستی ئاینیان هەیە زۆر بەدەگمەن دووچاری ئەبن کەواتە لە ڕووی ئاینیەوە ئەبێ ئەم با بڵێم مادە هۆشبەرە زەق بکرێتەوە خەڵک زیاتر بەرەو ئاین بچێنە کە ئەوەی کە حکوومەت بە هەموو شتێک هەوڵەدا وەکو ڕقێک بەرامبەر ئاین هەموو شتێک وایە کە دژایەتی ئاین بکە برەوی پێدات و گرنگی پێدات بەوەی کە خۆی لە مۆدرنیتەوە عەولەمە نزیکە کاتەوە ئەمە کارێکی پێم وایە زۆر هەڵەیە بەڕاستی داونەریتە کۆمەڵایەتیەکان و هەروەها ئاینی ئیسلام بە تۆندی دژایەتی کردووە و هەروە هەموو ئەوانەی پەیڕەوی ئاین بە باشی ئەکەن و دوورن لەم عەقڵێتە بۆگەنەی کە مدمینە بن بە هەر شتێک لەو بابەتانە دەچینە قایمەتی قەزای سۆران و هەوڵەکانی ئەوان وەک لایەنی یەکەمی ناوچەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر و چۆنیەتی چاودێریکردنی کافتریا و نێرگەلەخانەکان کە دەگوترێت لە ئێستادا ناوەندی بڵاوکردنەوەی ئەم ماددانن دەخەینە بەردەم پرسیار و وەڵامەوە بۆچی دەگوترێت ناوچسنووریەکانی دیاریکراویش سۆران بوونە سنتەرێک بۆ بازرگانیکردن بۆ مادەی مخدرات جنابتان و کارەکەی بۆچی دەگەڕنەوە طبعا کە باس لە سۆرانەکەی دەڤەرێکی فراوانەگرێتەوە دەڤەرەکە کەوتوتە سەر منتیقەیەکی جوغرافیایی گرنگ منتیقەی سنووری تورکیای سنووری ئێران و هەرێمی کوردستان سۆران ئەو دەڤەری بەخوا گرتووە ئێرە هەر لە کۆنەوە لە بیدایەتی دروستبوونی شۆڕشەکانەوە ئێرە مەڵبەندی زۆڵی سیاسی بووە بۆیە حکوومەت کارایی بەو دەرەجەی نەبووە تا لەو شوێنانە ینی تۆزێک ئازادی لەو منتیقانە هەبووە لە پاش ڕاپەڕین پاشەوەی کە ئەو شەڕی کە لە تێکرای ڕۆژهەڵاتی ناوەڕاستیێت لە هەر شوێنێ هەر ڕۆژێک لە جەیەک دەرەکەوێ تەسیری بەسەرەوەی هەبوو کە شەڕەکە فراوان بکرێ مەسەلەن شەڕی مخدراتیش بۆتە بەشێک لە شەڕەکان ئەو سنووری ئەمە لەوەینە مربوطە بە ئێرانەوە ئێران مربوطە بە ئەفغانستانەوە زۆرترین ئەو بابەتانە ئەو مادە هۆشبەرانەی کە ئیشی پێکریا تیجارەتی پێکرێت لە خەتی ئەفغانستانەوە دێ بەرەو ئەوروپای بەسەر سنوورەکاندا دێ جار لە خەتی سلێمانیەوە بگرێت تا ئەگاتە منتیقی بناری قەندیل و قەڵازە و منتیقانە تا ئەگاتی ئێرە و بەرەو تورکیا و هەندێکدا دێتەوە ژۆرێ و وەڵحاصل محاولات یەکجار زۆرە ئەو منتیقا بۆ کەڵێن لەبەر بوونی منتیقی جوغرافی لەسەر سنووردا لەسەر ئەو خەتێکە
جێ تێپەڕی ئەو قاچاقسیەتەیە ئەو ناوەی وەدووکەوتو ئەگەنا لە ئاستی ناوخۆ وڵاتانمان دیتینە زۆر شارمان دیتینە خەڵکمان دیتی ئەو شوێنانێکە خەڵک تاچ ڕادەچی بەڕاستی هیلاکی بندستی مادە بەهێشتگەرەکانە شکر بەخوای بەو ئەندازەی نییە لە شاریمە کە بڵێن شارەکە تێکرا تێکگڵاوە و ئەوەش لە خۆڕان نەبووە فەرهەنگی خەڵک باش بووە تا ئەندازەیەکی باش جگەلەوەی ڕوبەڕووبوونەوەی مە لە ڕێگای دەستگای بەڕاستی ئەو دەستگانێکە لە ڕووی ئاسایشەوە مختصن بە دژایەتی مادەی هۆشبەر و بە قاچەقچەکان و بەو کەسانی بە کاری دێننیان تیزارەتی پێەکەن کارایی وان وای لێ کردیە بەو ئەندازەی نەبووە بەڵام بەعام لە هەموو دنیاە وەلا ڕۆژهڵاتی ناوەڕاستیش هەتا ململانێ و شەڕ و تیجارەت هەبێ خەتەری هەبوونی مادی بەهۆشبەر کەسانێک هەن چۆن دەڵێ لە سەروی یاساوە یاخود لە سەروی دام دەستگا ئەمنەکانەوە بیان هەیە بازرگانی بە مادەوە بکەن نا بۆ مفهومەی نام تەسەوڕاکەم بە مفهومی بەڵام ڕەنگە هەندێک کەس کە ئیستیغلالی هێز و خۆت و کەسایەتی ڕاب بکە یان پارەی هەبی ئەو شتانە بکە بەڵام کەسێک هەبی لێرە بە ناوی ئەوەی کە پلەی هەبی مەسئولیەتی هەبی ئیستیغلالی موقعی خۆی بکە لەو شتەیدا نەبووە قەت شتیوە نەبووە بەڵێ هاتنی خەڵکی بیانی بۆ ناو ئەم سنوورە بە دیاریکراوی وڵاتانی دراوسێ تا چەند بۆ تۆ هۆکارێک بۆ زیادکردنی بازرگانیکردنەکە ئەو یەک لە خاڵەکانە بۆ نمونە مەسەلەنەما ساڵانە سۆران من شارێکی دۆڵەمەندە ئەنی ساڵانە ئەمە ساڵەوە هەیە 3000 کرێکاری ئیرانی لێرە کاری کردووە 3000 کرێکاریانی دوو لەسەر خەتی حاجۆمەران و خەتی تورکیای کە بە قاچاق خەتی ڕاستەخۆی ڕسمی خەڵک دێت ئێرە سیارەکان دێن ئێرە داخلی ئێرا بن هەموو هەوڵک هەیە لە بۆی کە ئەو قاچاقچیە تێ بکرێ ئەگە سەرنجی حدود بدەی لە ناوشتیوە گیراوە کە تەسەوەڕ ناکرێ ینی لە ناو جسمی ئینسانی ینی لە جێوە لە ناو جسمی ئینسانی گرای کە ئینسان تەسەوەڕ ناکە گوێز کە گوێزی ئەتیادی کە دینی هەر گوێز و بە گوێز هاتوو کەچی لە ناو گوێز مادە کەشف کراوە بوونی ئەو خەڵکانە تەسیرێکی زۆری هەبوو فعلن لەسەر ئەو مەوزوعی بۆ نمونە ئەمە لەو ساڵدا زیاتر لە ئەتوانم بڵێم لە دەوروبەری 100 کەس گیراوە لە ساڵی 2009 تا ئێستا لەو دەڤەرەیدا زیاتر لە 150 کیلۆش گیراوە بە شێوەجی گشتی بە وردیش گیراوە ینی بە کەمی بە فەردی بەڵام ئەو خەڵکانەی کە لەو 100 کەسەی کە گیراوە 170 دەرەوەی کوردستان بووینە ینی خەڵکی کوردستان نەبووینە 180ەکەی کەش ئیسۆران و ئەمە چۆن داخڵی هەرێمی کوردستان و لە ڕێگەی مەرزێکی سەرەکی هاتوون یاخو بە قاچاق هاتوون بە خاچاق دێن طبعا خاچاق دێن خۆی بۆ هەتان زانی سەر حدودەکانی ما بە حکمی ئەوەی کە ئێستا مەسەلەن فراغی ئەمنی هەیە لەسەر باڵێ فراغی ئەمنی هەیە پەکەکە لەو سنووری خواکوڕک لا تا ئەگاتە منتیقەی بناری قەندیل لەو منتیقانە هەیە نەبوونی داون دەستگای حکومت لەو فراغانە تەسیری هەیە لەسەر ئەو مەوزوعانەدانی ممکنە ئەوەی هەندێک ئێمە مختصین بەو مەسەلانەدا ئەمن پەکەکەی اتهام ناکەم بەڕاستی بۆ مەسەلە بەڵام هەندەی ئەو حکومت لە مەسەلەن بۆ نمونە ئەمە لێرە بنکەیمان هەیە بنکەی ئاسایشمان هەیە مادەی هۆشبەر لە حاجومەرانمان هەیە لە چۆمان هەیە لە هەموو نقطەکانی سەیتەڕەکان هەیە ئەوانە چاودێریی زۆر خەست دەکەن جگە لە چاودێری تایبەتی و ئیشی تایبەتی دەستگاکانی تکە لەسەر ئەو بابەتەوە بەڵام ڕەنگە لەو فراغانەی کە هەنا بێ ینی زۆرترین جار ئەمە وا هەبووە لە زینی وەرتێ گیراوە لە سەیتەڕی گۆزارە گیراوە کە بینی مە و بناواتە کەمترین جار لە خاڵی سەرەکی سنووری حاجۆمەرانەوە داخڵ بوون ئەمادانە لەوێش هاتوون بەڵام لەوێ زۆرترین جار گیراون لەوێ ئەو وەسائلانێک کە لەوێ بەکاردێن بۆ کەشفکردنی وەسائلەکان زۆر کاراترن لە شوێنەکان دیکە یعنی لە دەستگا ڕسمیەکان شانسی هێنانەوە ژۆری مەسەلەن هەبووە سیارەی ئێرانی هاتووە ماوادی هێناوە لە شوێنی تایبەتیان خەزن کردووە بەڵام کەشف بووە بەڵێ کاکرمازەمە شتێکت لێپرسم ئەوەن دەیزانێت بەدەستی ئێوەدا بێ لەم سنووردا بەکارهێنەرەکان زیاتر یاخود بازرگانی کارەکان بەکارهێنەر طبعا بە بازرگان وەکو عەرزم کردی بازرگان تەنها ئێوە سنوورە نینە مارم 170 دەوروبەرە یعنی لە دەرەوە لە ساغیەکەنەوە نا لە سۆران ناشنە سۆران بۆ نمونە لە حاجومەران بگیری ئێرە لە سۆران گیراوە لە مێرگەسۆر و لەسەر حدودی تورکیا بگیری ئەلان لە سۆران گیراوە چونکە ئەو دەڤەرە لە ڕووی ئەعلامیەوە هەم بە دەڤەری سۆران مەشهورە لەسەگەنا کەمترین مادەکان کە ئیشیان پێک لە سنتەری شارە ئەو مادانێک کە ئەژیرێن زیاتر تێپەڕە بن
تێپەڕە بن بۆ دەرەوەی شارەکان ناو سۆران کەمتر زاری پێکەن بەکارهێنن بە بەراورد دەگەڵ ساڵانی پێشنەوەتەکان دەتوانم بڵم 180 کەم بۆتەوە چونکە چاودێریی زۆر بە ئەکسەرێتی ئەو کەسانش کە توش بووینیان بە شێوەش لە شەوەکان تەعاملیان کرد هەمویان لەلایەن دەستگاکانی ئاسایشی ناسراوە ناو بەناو گیمان لە دەگوترێت بەشێک لە کافتریا و نێرگەرخانەکان ناوەندێکن بۆ ساختکردنەوەی مادەی هۆشبەر ئێوە چۆن چاودێری کافتریا و نێرگەرخانەکانی قەزای سۆران دەکەن بەداخەوە خەتەر هەیە لەو مۆزوعیدا بۆ ئەمە زۆر حریسین ئێستا لیژنەیەکی جگە لە لیژنەی ئابووری کە چاودێری بازارەکە لیژنەیەکی تایبەتیمان کە نوێنەری داواکاری گشتیشمان دەگەڵدایە چاودێری ئەو شوێنانەی کافتێریاکانەکە کرێزگەڕی لێ ئەچێشرێ بۆی بتوان چونکە بەڕاستی وەسیلەیەکی زۆر ئاسانە نێرگەلا بۆی کە ئەوان زەفەریان پێ بن بەداخەوە بازرگانەکان لە دەرەوە جاران زۆر قرس بوو ینی نرخی زۆر گران بوو ینی جارۆ هەبوو ئاسایش بۆی باس کردومە جاران مەسەرەن پاریانەدا بۆی خەت سەرداوەکان بدۆزنەوە خەرچی بێن ناو باس و لیان بگرن مەسەرەن باسی شیشاکەن کە شیشەیەشی کسکە بە $100 بووە ئێستا بازرگانەکان بە ئەندازەیەک ئیشتە سەر بڵاوبوونەوەیەکەن شیشیان هێناتۆ 7,000 دیناری ئی خۆمان کەەوە حتمما ئەو قیمەتی خۆی نییە بەڵام مەبەست ئەوەیە کە بڵاویکەن بۆیە خەتەرێکی زۆر هەیە دەبێ هەر هەمومان لە ماڵەوە لە مەکتەبەوە لە مزگەوتەوە لە دەستگاکانی ئەمنیەوە بەڕاستی زۆر بە حریز بین لەسەر کاکرمان زۆرتە لە وڵاتانی دراوسێ بە ئەنقەست ئاراستەکردن هەیە بڵاوکردن مادە لە کوردستاندا بە تەسەوەری من بەشەکە لە شاردنی سیاسیشەوە یعنی لە ڕووی سیاسیەوە دەوڵەت هەیە لە دەوروبەریمە ئەوێ وڵات ئالوودەی ئەو مەسلەیکە بۆی کا بەڕاستی مەشغولکە گەنجەکانیمە بەشتیتر مەشغولکەن لەسەر ئەخلاقیەت و لەسەر ئینتیما و نەتەوەی و نیشتیمانی لا برم بەشتی تکیان مەشغولکەین ئالوودەیان کەن کە کێشە بۆ یان شەڕێکی بەڕاستی شەڕێکی خەتەرناکتر و ژێر دوور لە چاوان بێخن ناو مجتەمع و کۆمەلگا بەڵێ قسەی کۆتایی جەنابەت چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە ئەم دیاردەیە بەڕاستی شەڕێکە کە تێکرای ڕۆژەڵاتی ناوەڕاست چۆن شەڕی گەرم هەیە ئەو شەڕە نەرمەش هەیە کە بۆ وەسائلەیەکرێ وەسائلی مادەی بەهۆشکەر من تەسەوڕم چەند خەتەری مەوادی کیمیاوی لەسەر مجتەمەعیمە زۆر بوو یا ڕەنگە هەبی لە مستەقبل ئەو تەسیری ئەو مەوادەی زۆر خەتەرترە بۆیە دەبێ بەڕاستی هەمومان ینی بەبێ نەکرد حکومت بەتەنیا هاوڵاتیش مامۆستایانیم ئاین لە مزگەوت مامۆستایانی قوتابخانەکان بازار هەمومان گەنجەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیش لەسەر ئەو مەسەلەی بکەین کە بە هیچ نەوعچی مەجال نەدەین ئەوە لە سنووریمە فراوامی بەتایبەتی خودی خێزان زۆر زەرورە من تەمەنا ئەکەم خێزانێک کە گومانی لە منداڵی خۆی کرد عاتیفی نەبی بەرامبەر بە منداڵی خۆی چونکە ئەوە ئیکوژێ لە ئاخری منداڵەکانی کەشی توشەکە خەبەر بدەن بۆی بە بتوانین لە ڕێگای تایبەتیەوە معالەجەیان بکەین معالەجەی تەندروستیان بکەین بتوانین لە ڕێگای دیکە تعامل لەگەڵ مەسەلە بکەین چۆن شەڕ لە بەرامبەری ئەو کەسانە بکەین کە بازرگانی دێنە ناوڵاتیمە هەمان دیکە شەڕ لە ڕوا لانی تەندروست بکەین بۆی خەڵکیمە لە ئاڵوودەبوون بە دوور بێ ئەگەرچی بنکەی نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە سۆرانبوونی هەیە و بەردەوامیش لە ڕێگەی پێیج و ئەکاونتی تایبەتی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتیەوە هەواڵی گرتن و دەستگیرکردنی بازرگانەکان و بەکارهێنەرەکان بڵاو دەکەنەوە بەڵام بە بیانووی نەبوونی ڕەزامەندی لە سەروی خۆیانەوە ئامادە نەبوون وەڵامی پرسیارەکانی بەرنامەی بەدواداچوون بدەنەوە بەڵێ دەرە بەڕێزان هەر سەبارەت بە دیاردەی بازرگانیکردن لە سنووری قەزای سۆران بە دیاریکراوی هەرێمی کوردستان بەگشتی ئێستامە لە ناوەندێکی ڕۆشنبیری قەزای سۆرانین دەبینین بەداخەوە لەگەڵ ئەوەی ئەم ناوچەیە خاوەنی ناوەندێکی ڕۆشنبیری بەم شێوازەیە بەڵام ئەو کەسانی کە لێرە بەری دەکرێن لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکەن بە بەراورد بە ئەوە کافتریاکانی ئەم ناوچەیە ساپڕن لە گەنج کە هەمویان خەریکی نێرگەلە کێشان و کات بەسەر بدن بە دیار موبایلەکانیانەوە ئێمە بۆم بەبەستە میوانداری زۆر بەڕێز کاکبێستونمان کردووە چالاکانی کۆمەڵگەی مەدەنی دەمانێت لێ پرسین هۆکارەکانی زیادبوونی بەکارهێنەری مادەی هۆشبەر لەم سنوورە بۆچی دەگەڕێتەوە چی بکرێت بۆی ئەو کەسانێک کە بوونە قوربانی بەکارهێنەری مادە هۆشبەرەکان دەستیان بگرێت و جارێک کە بە کۆمەڵگا ئاش بکرێنەوە کاکبێستون سوپاس بۆ ئامادەبوونت بەڕێزی سوپاسی ئەوەشەکەین و سوپاسی جەنابتەکەم و زۆر سوپاسی کەناڵی پیامیشەکەین هۆکاری زۆربوونی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە سنوورەکەی ئێوە جەنابەت بۆچی دەگەڕیتەوە
خۆی زۆر هۆکار هەن بەڵام گرنگترینیان ئەوەیە کە هاوسنووریە لەگەڵ وڵاتێک کە زۆر بەکارهێنەری ئەو مادەیە هەیە ئەوە یەکیان دوو کراوەی ناوچەکە و تێکەڵبوونی زۆری خەڵکیانی هەمە چەشنەی خەڵک و هاتنەوەی هەندێک خەڵک لە ئێران بۆ ئەم سنوورە و گواستنەوەی ڕێژێکی زۆر و هەروە دروستکردن و ڕێگەپێدان لە ڕێگەی بەرپرسانی ئەم ناوچەیە بۆکردنەوەی کافێ و ئەو نێرگلە کێشان و ئەوشتانە کامانە دەرچە و هەنگاوی یەکە من بۆ توش بن بە مادە هۆشبەرەکان هەر پێم وایە لە سەرەتاکەیگە دەست پێ بکەین ینی ئەوەی توێژینەوەکان و توێژەران باسییان کردی باسییان لەوەی کردێکە هەر لە هەڕەتی منداڵی پێگەاندن و تێگەاندنی منداڵ زۆر کاریگەری هەیە چکە ئەگەر لە ماڵێک خۆشەویستی و هەروەها پەروەردەیەکی سەلیم پێشکەش بە منداڵ نەکرێ بێگومان منداڵێکی ناتەندروستی لێ دەردەچیت جگەلەوەی کە ئێستا ناو پەروەردە لە پەروەردەش بە هەمان چەشن ئەبینین پەروەردەی مە زۆر جیاوازە لەگەر پەروەردەی وڵاتانی دیکە ینی دایکان و باوکان زۆر جار لە ماڵەوە ڕویان گرژە بەرامبەر منداڵەکانیان خۆشەویستی تاوایان پێ ئەدەن بەڵام کاگاتە هاوڕێیەکێ بینی دڵی بۆ کاتەوە وەروە خۆشەویستی پێدا دەرەنجام ئەو هاوڕێیە خراپ بێیان باش کاریگەری ئەرێنی و نێگەتیو لەسەر منداڵەکەی دروست دەکات بۆیە دەرەنجامە بینین زۆر لەو هاوڕێیانە ئێستا کە هەن لە کۆمەلگای ئێمە وەرە لە سنووری سۆرانیش زیاتر منداڵەکان و گەنجەکان کە مندکێشەکرێن بۆ کافتریاکان ئەمەش بێگومان دەستی بازرگانان و هەروە زۆر جار دەستی سیاسەکانیشی لە پشتە چونکە کردنەوەی کافێ بەو ڕێژەیە زۆرە لەو ناوچەیە ئاوە ئاسانیە ناکرێت بەو شێوە بە ئاسانی ڕێگەیان پێ بدرێت و ئەبینی لە یەک کافێ هزار نێرگلە دانراوە ینی هزار نێرگلە دانراوە بەبێ سانسۆر و یان زۆر زار سانسۆرەکە زەعیفە دەرەنجام بێگومان نمونەی گەلیش زۆرن کە لەو ڕێگەی توش بووینە بەڵێ هەوڵەکانی ئێوەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چیتان کردووە بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم بازرگانیکردنەدا بنرێت لەم ناوچەیەدا بێگومان ئێمەوە کۆمەڵ بڵین چالاکوانان هەمیشە لە ڕاگەاندەکان تیشکمان خستۆتە سەرەوەی کە ئەبێت لایانی پەیوەندیدار چکە دەرەجەی یەکەم ئەگەڕێتەوە بۆ بەرپرسانی ئەم ناوچەیە پێویستەکە ئەوان چاویان کراوەتر بی و هەروە دەستیان و شکتر بێت بۆکردنەوەی ئەو کافیانە بەبێ سانسۆر وە زۆر جاران هەندێک کەس کە لەوێ کارەکات خۆی مدمین بۆ بە یەک لەو مادانە دواتر دەرەنجام بێگومان خەڵکی دیکە تووشەکات و بەڕاستی ئەمەش کارمان لەسەر کردبێت ئەوەیە کە حەز دەکەم زۆر زەعیفە چکە بۆ تا ئێستا لەم سنوورە کە زۆرترین ڕێژەی بەکارهێنەری هەیە بە پێی توێژینەوەکان کە توێژینەوەی کۆمەڵایەتی کراوە توێژەری کۆمەڵایەتی توێژینەوەی کردووە هەروە توێژەری تەندروستی توێژینەوەی کردووە کە ئەم سنوورە بەکارهێنەری زۆرە بێگومان بەکارهێنەریش دەرەنجام کۆمەلگاکەن خراپەکە چونکە هەر کاتێک تاکێک توش بە مادەی هۆشبەر بوو ئەوە ژانی کۆی کۆمەلگا دەگریتەوە ژانی ئەو توش بووە ژان کۆی کۆمەلگاگریتەوە پێویستەکات ئەم کۆمەلگای وشار بێتەوە و هەروەها ڕێگە نەدات ئەم دیاردەیە چەکەرە بکات و هەروەها تەشەنە بسێنێت بەڵێ بازرگانەکان دیارن لەم سنوورەدا ئەوانەی بازرگانی بە مادەوە دەکەن بێگومان قانون یاسا لاسەنجی و پارسەنجی دروست دەکات چونکە بۆ ئەگەر یاسا بۆ کەسی هەژار و کەم دەست و دەست ناڕۆیشت و جێگیر بێت و بەسەریدا بچەسبێت کە بەکارهێنەرانن ئەم زیاتر ئەوان ئەبینمەوە بەکارهێنەران دووچاری ئەم جیران و زۆر جاری وایە کە ئەژیرێن چکە بەکارهێنەر پێویستی پێێتی نایبن بۆ شوێنی چارەسەرکردن یان ئەو کەسە لە زیندانێکە کرێت زیندانێکی چوار دیواری بێگومان ئەوە پێویستی بە چارەسەرکردن هەیە پێویستە دکتۆری تایبەت کۆرسی بداتێ کۆرسی چارەسەر بۆ پاکردنەوەی خوێنی بەڵام ئەمە ئەگیرێت و دەرەنجامەگەری هەیە خەڵکی دیکە لە ناو زیندانەکان توش بکات بەڵام لە هەمان کاتدا بازرگانان زۆر جار بە ئازادیە سوڕێنەوە ڕێژەی بڵێن ئەوانەی ئەگیرێن بازرگانەکان نین بەڵکۆوانن کە بەکارهێنەرن بۆیە گرینگە ئەوانەی بەکارهێنەرن و هەروەها ئەوانەی فرۆشەرن و هەروە ئەوانەی لە پشتی فرۆشەرەکانیشن پێویستەکە ئەوان سزا بدرێن چونکە بێگومان ئەگەر تو سەرچاوەکە وشک نەکەی بەرەبەرە بڵێن ئەو کۆمەلگا بەرەو شێلوبوون و هەروە بەرەو هەڵوەشانەوەی کۆمەلگایەتی چونکە بێگومان هەر تاکێک لە توش بە مادەی هۆشبەرەبی هۆشبەر ینی
شتێک کە هۆشی نامێنی کەسێک هۆشی نامێنی بێگومان کە کاتێک تاکێک لە کۆمەلگایەک یاخود لە خێزانێکدا هۆشی لە دەستەدا ئەو خێزانیان ئەو کۆمەلگا بەرەبەرە هۆشی وانی شەکەوێتە ژێر مەترسی و پلانی استراتیژی حکوومەتیان ئەو زۆر گرنگە ئەگەر حکوومەت پلانی هەبی بۆ گەنجان بڵێن ئێستا ناوەندێکی ئاوای ڕۆشنبیری هەیە بینی خوێنەری زۆر کەمە بەڵام ناوەندێک کە یان شوێنێک کە کرایەوە بۆ کافێ پڕجمەی دێت ئەوکو جەنابیشت باست کرد ئەمە هۆکارگەلەکن واکەنێ گەنجان ناومێت ببن کە دەرەنجام کە ناومێت دەبن حکوومەت پلانی داهێنەرانەی نییە بەرهەمهێن نییە حکوومەت بڵێن ئێستا حکوومەتی ئێمە من چەندی سیرەکەم مشەخۆرە یعنی ئەو گەنج و تاقەی کە هەیە زیاتر مشەخۆرە نەک بەرهەمهێن چونکە فراغی ڕۆحیان هەیە فراغی ئابوووریان هەیە فراغی خێزانیان هەیە فراغی خۆشەویستی و پەروەردەیان زۆر فراغیان هەن دەرەنجام تاچی ناتەندروستی لێ دەرەچیت کە بێتە بەکارهێنەری مادەهۆش بەڵێ کاک وەسندەمێ ئەو لێ پرسم دیارە کەم تا زۆر بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن جۆرێک ڕەواجیان بە بازرگانیکردن بەم دیاردەیە داوە یاخود بازرگانی مادە مخدرەتەکان داوە هەوڵەکانی ئێوە چی دەبێت یاخود ئێوە قسەتان چییە لەسەر ئەم دەستگا ڕاگەاندنە چی بکرێت بۆ ئەوەی ڕاگەاندن ڕۆڵی خۆی بگەڕێت لەم بابەتەدا بەڕاستی من لە دووسێ بابەتی ئاوە باسم کردووە ینی لە دووسێ کەناڵ باسم کردووە کە کەناڵەکان جگەرە مەشروب خواردنەوە نێرگ لە کێشان دەرەنجام زۆر جارە بینم مادەی هۆشبەر شێوازەکانی بەکارهێنانی بەبێ سانسۆر بەبێ داپۆشینی ئەو ئاڵەتانە لە زۆر وڵاتان جگەرە کێشان کە ئەکتەرێک بەکاری دینیت مغەوەشیەکەن بەڵام لەلای ئێمە بەبێ سانسۆر لە ڕاگەیانەکان پەخشەکرێت کە ئەمە دەرەنجام نێگەتیڤ بوونی بەسە کۆمەلگا چکە قسەیەکی ئەڵێ ڕاگەاندن چاوی کۆمەلگا چاوی لێ ئەکات ینی بەرەبەرە ئەبینی دیاردێک لە ڕاگەیانێک پەرەی پێدرێت دەرەنجام ئەبیتە شتێکی ئاسایی و هەروها وەکو مدمینێک خەڵک پێوە ناچارە بیت و دەرەنجام قوتاربوون و ڕزگاربوون لەو دیاردێ زۆر ئەستەمە بیت بۆیە ڕاگەاندن بێگومان دەور و تەسیراتی ئیجابی و هەروە سلبی هەیە بەڵام لە ئێستا داوای ئەمن ئەیبینم ئەمە زۆر قسەی لەسەرەکەین ینی وەکو چالاکوانی کۆمەلگەی مەدەنی بەڵام لە ڕاگەیانەکان خەرکەر بەو ئاراستە ئەکرێت کە دەرەنجام مادەی هۆشبەر زیادە بیت چونکە وەکو باسم کرد فراغی ڕۆحی ئەو فراغە ڕۆشنبیریە کە دروست بوو کە ئەمانش ڕاگەاندن دەستی باڵای تێدا هەیە ڕاگەاندن فراغی ڕۆحی دروستەکە وارووا ڕاگەاندن فراغی ڕۆشنبیری دروستەکە فراغی پەروەردەی دروستەکە کە ئەم هەموو فراغانە دروست بوون بێگومان تاشی ناتەندروستی لێ بەرهەم بەڵێ کاک بەسنێ وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی مەترسی بازرگانیکردنی مادە هۆشبەرەکانتان بەلایەنە پەیوەنددارەکان گەیاندووە لێرە بێگومان ئەمن شتێکم هەیە کە ئەویش ئەوەیە سۆران تا ئێستا هیچ ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی بوونی نییە کە کار لەسەر ئەم دیاردەیە بکات کە زۆرترین ڕێژەی بەکارهێنەری هەیە و ئەوە بە بەڵگە باسەکەم هیچ ناوەندێک هەیە بۆ ئاشکردنەوەی ئەم کەسانە بە کۆمەلگا ئەوانەی توشبووی مادەی مدون بوون بەخۆی ئەوەی ئەتو باسیەکە ئەوەیە کە ئەو ناوەندە لە ڕێگە ئاسایشەکانی کە ئاسایش ئەیگریت یەکسەر سزنیەکە یانە ئەو کەسەی مختەسە بەگرتنیان سز نەکرێن و وەکو باسەکرێ بەندەکرێن دەرەنجام چارەسەرکردنیان یانی من تا ئێستا گوێم لێ نەبووە کە ئەوانە کەسێکیان چارەسەرکرد بێت یان چارەسەر کرابێت ماوەی زیندانی بۆ براوەتەوە لە دادگا و دەرەنجام پاشی 5 ساڵی دێگەری هێبەر ببێت بە هەمان چەشن دووبارە دەستی پێکاتەوە چونکە بۆ لەبەرەوەی چارەسەر نەکراوە ئەوە تەسخیف نەکرا تەسقیفی ڕۆشنبیری نەکراوە زۆر جار بڵین کەمی هۆشیاری واروە کەمی زانیاری دەربارەی ئەم مادانە وا ئەکاتێ کە ئەو کە دووچار ببێت دووچارکردنیشی لە کافەیەکان دووچارەکرێت چونکە زۆر جار هەیە لە نێو بڵین ئەو نێرگلەی کە بۆ یەگرنەوە ئاب یاخود ئەو مادێ بەکاردێنە خاستن بۆ ئەو گەنجانە ناکە فلسێکیان لەبەرچیان نێ و تەعین نینە بەڵکو زۆر جار کەسێکی ڕۆشنبیر خۆی بە ڕۆشنبیرە زانیان دەوڵەمەندێک بۆ پۆز لێدان و یاخود بۆ فەلسەفەیە کەچی لەو نێرگلانە دانیشیت لەو نێرگلە خانانە زۆر جار مادەی مخەدریان لۆ بەکارینەوە دەرەنجام ئەو کەسە برادێکم لیقای لەگەر یەک لەو کەسانە کردبوو
گوتی گەنجێکی زۆر سپۆرت بوو کەسێکی زۆر سپۆرت بوو بەڵام سەیرم کرد پرچی سپی بوو دانی هەموو کەت بوون دەستەکانی هەموو کون و ڕەشڕەش ببوون پێم لێم پرسیەوە بۆ چیاوە لاتوە گوتی وەڵام لە ڕێگەی کافەیەکان دووچاری و مۆزوعی کرام دەرەنجام زۆر جار هەولیشمدا خۆم بکوژم بەڵام قەدەری وا بۆ نەمردێت چکە لە ژیان وەڕەز بووە و باسیەوەی کرد گوتی دوو کچم هەیە ئەنی سیر کە باوکێک دووچاری و مادەی هۆشبەر هەبی ببیت دوو کچی هەبی نە کوڕیشە بیت ینی خۆی باوک دەبێت پاڵنەر و پاڵپشتی کچەکانی بیت بۆی بیانگەێنێتە شوێنی مەبەست و هەروە ژیانی خۆشیان بۆ فەرهەمبینی و هەموو منداڵەکان ئەگەر کوڕیش بیت بەڵام باوکێک دووچاری مادەی هۆشبەر بیت ئەرێ چاوەڕێی چی لێکرێت بێگومان لە خراببوون و هەروە لە وەڕزبوونی ئایلەکە لێ زۆر جار ینی خێزانی یاخود منداڵەکانی ئەگەری هەیە ئاوات بخوازن کە باوچیان لە دەست بدەن چکە دووچاری سەرشۆڕی و نەهامەتی و کەم دەرامەتی کرد بەڵێ کاگوێسون لە کۆتاییدا جەنابتان وەکو ڕێکخراوەکان ئێوە قسەی کۆتاییتان چییە ئەرکی کێیە سنوورێک بۆ ئەم بازرگانیکردنە دابدرێت لە ناوچەکەی ئێوەدا خۆی پێویستەکە سەرەتا ئەمن ئەوە باسەکەم کە لە لایانی ڕاگەاندن ڕۆشنبیرکردنی کۆمەلگا و هەروەها کەمکردنەوەی ئەو کافیانە چونکە زۆر جارە بینی ئەچێ و کافیانە هەورێکی سپی لە سەری ئەو کەسانە ینی زۆرم پێسەیر دێت ئەو هەموو تێکەڵە هەناسە و هەوا پیسە پێکەوە هەڵەمژن ئەمە بەڕاستی پێویستە کات لە هەموو ئەو بوارانەکان ژینگە پارێزەکان واروە تەندروستی توێژەری کۆمەڵایەتی ئەمن ئەو پێشنیارە لێرەکەم لە ڕێگەی کەناڵێەوە واروە لایەنە پەیوەندیدارەکان بەیەکەوە هەر هەمیان بەیەکەوە سەردانی ئەو کافیانە بکەن و مامۆستای ئاینی ڕۆشنبیران و قەڵەم بەدەستان ئەمانە بێکەوە سەردانی ئەو کافیانە بکەن وەرە ئەو گەنجانە تەسقیفکەن واروە ڕێیان لۆ ڕۆشنکەنەوە کە ئەو شتێک ئەیکەن دەرەنجام بێگومان ژیانی ناسۆریانە بێ خۆی جگەرە و نێرگلە سێم هۆکاری مردنە لە هەموو جیهان ینی کاریسەکان و تەقینەوە ئەو شتانەی کە هەن زۆر لە پاشترن لە جگەرە کێشان و نێرگلە ئایا ئێمە هەمومان ئێستا بڵین تەقینەوەک لە سۆران هەیە هەمومان خۆمانە پارێزین بەڵام ئایا ڕۆژانە ئەگەری مردنی گەنجەکانمان هەیە بۆ لایانی پەیوەندیدار بۆ کەسانی ڕۆشنبیر بێ ئاگان و خۆیان ناپارێزنەوە هەروە خەڵکیش ناپارێزن. بەپێی ئامارە نافەرمیەکان هەتا مانگی 11 ئەم ساڵ 100 کەس بە تۆمەتی بازرگانی کردن و بەکارهێنانی ماددەی هۆشبەر لە سنووری قەزای سۆران دەستگیر کراون زیاتر لە 150 کیلۆ ماددەش لە جۆرەکانی تریاک و حەشیش هێرۆین و شیشە و کریستاڵ دەستی بەسەردا گیراوە